پێشمەرگەی دێرین و بەشداربووی ڕاپەڕینن. دوای 28 ساڵ لە ڕاپەڕین هێشتا سەرقاڵی ڕایکردنی مامەڵەیە و کەسانن کە پێش ڕاپەڕین دژی بەعس هاوکاریان کردوون. ئەمان کە پێش ڕاپەڕین قاچاق و دوای ڕاپەڕینیش دەسەڵاتدارن، بەڵام هێشتا لە دۆخەکە نیگەرانن. وای لێ هات ئێستا خەڵک لە هەندێ بوارە ڕاستە ئازادی هەیە، ڕاستە خەڵک لە گەورەترین دیکتاتۆری سەردەم ڕزگاری بووە، بەڵام هەندێک جار خەڵک ناحەقیشی نییە خۆزگ بەڕابردوو بخوازێ لەبەرەوەی خەڵک بەداخەوە ئەو دەستکەوتە گەورەی کە ئێستا بوونی هەیە لە نەتیجەی ئەو ڕاپەڕینەوە نەتیجەی خەباتی خەڵکە بەداخەوە نەمانتوانی خەڵکی پێ ئاسوودە بکەین و نەمانتوانی تەعویزی قوربانیەکانی خەڵک بکەین و خەڵک ئێستا ئەژی بە ئازادی، بەڵام ئازادی بێنان، ئازادی بێ گوزەران، ئازادی بێ ئیدارەدان پێم وانە ئەم ئازادیە ئازادێکی تەواوی. زۆرێک لەو کەسانەی بەشداری ڕاپەڕینیان کردووە گەرچی نیگەرانن لە دۆخی ئێستای هەرێم، بەڵام هەرگیز ڕۆژی 5 سێی ساڵی 1991 وەکو یادگاریەکی مێژووی لەبیر ناکەن. لەبیرمە کە خەڵک لە زموزوڵ و لە چپەچپ و کۆبنەوەی لابلا و ئیلاوەلا کە یەکتریان ئاگادارە کردەوە کە طبعاً لە ڕێی ئاگاداریەکانی ڕادەی دەنگەری کوردستان تەنها وەسیلە بوو ئەو کاتە کە خەڵک لە دەرەنجامی زڵم و زۆر و تەرحیل و ئەنفال و ئەو ناڕەحەتی و ناخۆشیانی کە بەسەر کۆمەڵانی خەڵک هاتبوون بەڕاستی بە جارێک وا ڕاپەڕی کە ئومێدێک جارێکی تر ئومێدێک بە ژیان و ڕۆحی کوردایەتیا بێنەوە. شەقامی هەرێمی کوردستان لەسەر ئامانجەکانی ڕاپەڕین بۆچوونی جیاوازی تایە. ئەوانەی زوڵم و زۆری سەردەمی بەعسیان بینیوە و لە کەسانی بەتەمەن پێکاتون پێیان وایە ڕاپەڕین ئامانجی پێکاوە کە ڕوخانی ڕژێمی بەعس بووە، بەڵام گەنجان کە بەنەوەی نوێ دەناسرێن لە دۆخەکە نیگەران و وای دەبینن حیزبەکان ئامانجەکانی ڕاپەڕینیان بەلاڕێدا بردووە. لە یادی ڕاپەڕیندا ئەمەوێ بە هەموو خەڵکی کوردستان بێژم کە کوردستان بەڕاستی ئەو ڕاپەڕینەی ئەنجامدا بۆ ئەوەی لە وەزعێکی ترەوە بێنە وەزعێکی ترواتە لە وەزعێکی زۆر ناهەموارەوە بێنە وەزعێکی خۆش، بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئەتوان بڵێنەوە چەندین ساڵە هەمان وەزعا بگرە باشتر نەبووینە، هیچ خراپتر بووینە، چونکە تاکو ئێستا ئەبینی قەیرانی زۆر گەورە هەیە، ئیتر ناتوانم بڵێم قەیرانی ئابووری سیاسی نازانم ئەم موکایەکانی ژیان ئێمە قەیرانمانەیە، بۆیە ڕاپەڕین نەیتوانی و ئامانجەی خۆی کە هەوڵی بۆ درا بیپێکێ بەداخەوە. ئەوان گەورەتری کێشەی ئەم میلەتەن کە بوون بە بارگرانی بەسەر ڕاپەڕینەوە، ئەمە وای کرۆ کە ڕاپەڕین نەبتوانێت ئامانجەکانی خۆی بپێکێنە، ئەم دەوڵەتە بتوانێت ببێتە دەوڵەتێکی سیستەماتیکی و ئازادی و دیموکراسیتیا بەرقەرار بێ. تا چەند ساڵێک دوای ڕاپەڕین خەڵکی کوردستان بە حەماسەتەوە بەشداری ساڵیادی ڕاپەڕینیان لە شارەکانی کوردستان دەکرد، بەڵام قەیرانەکانی هەرێم و نیگەرانیەکانی خەڵکی لە یادکردنەوەی ڕاپەڕین سارد کردوێتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.